لقردونا رشباي سليماني ڕەشەبا بەهێزەکەی سلێمانی دیسان هەڵی کردەوە. ئەم جارە سەرما و زیانێکی زۆری لەگەڵ خۆی هێنابوو، بەڵام چونکە تایبەتمەندی ئەم شارە بە ڕەشبایەکی بەهێز ناسراوە بۆ خەڵکەکەی جێگای سەرسوڕمان نەبوو. زیانەکانی ئەم جاری ڕەشەبای سلێمانی زیاتر شوێنە بەرزایەکان و دامێنی چیاکانی گۆیژە و ئەزمەڕی گرتەوە کە دەیان ستونی کارەبای خستبوو. جگە لەوەش بەرپرسانی کارەبای سلێمانی دەڵێن زیانی بە تۆڕەکانی کارەبای نیشتیمانی گەیاندووە، بەڵام تا ئێستا زیانی ڕەشەباکەیان نەخەمڵاندووە کە بە پارە چەند بووە، بەڵام هەرزوو کاریگەرەکانی لەسەر کارەبا دەرکەوت و چەند گەڕێکێکی شارەکە بێکارەبا بوون. ئەو ڕەشەبایی کە ماوەی چەند ڕۆژێکە سنووری پارێزگای سلێمانی گرتووەتەوانێ زیانی بە تۆڕەکانی کارەباوان گەیاندووە لە سنووری ڕانیە و پشدەر تقریبان زیاتر لە 11 ستونی کارەبای شکانووە لە پیرەمەگرون بامانشەوە لە ناو شاری سلێمانیش زیانی زۆری بە فیدەرەکان گەیاندووە، شۆرتی دروست کردووە بۆیە کێشەی زۆری بۆ ئێمە دروست کردووە کە لە ئەسڵە خۆی ئێمە شەبەکەکانمان کێشەیان هەیە لەبەرەوەی ئێمە بەڕاستی ماوەی 2 ساڵە هیچ جۆرە چاکسازیەکمان نەکردووە لەبەرەوەی بودجە نەبووە. جگەل لە ڕەشەبا بەهێزەکە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا پلەکانی گەرما لە شاری سلێمانی نزمبوونەوەی بەرچاویان بەخۆیەوە بینی و لە هەندێک ناوچەدا پلەکانی گەرما گەشتە 0 پلەی سەدی. لە ناو شاریشدا بەهۆی نزمبوونەوەی پلەکانی گەرماوە لە هەندێک لە باخچەکاندا ڕۆکی باختەکان چلوورەیان کرد و سیمایەکی جوانیان بە باخچەکانی سلێمانی بەخشی و هاوڵاتیان بۆ وێنەگرتن و بینینی دیمەنە جوانەکانی باخچەکان وێنەیان لە ناو باخچەکاندا دەکرد. فەرمانگەی ژینگەی سلێمانیش دەڵێ جیاواز لە زیانەکان ئەو ڕەشەبایە چەندین سوودی بۆ درەخت و ژینگەی ناوچەکە هەیە. لە ڕاستیە وەک هەر دیاردەیەکی تری سروشتی ڕەشەباش کاریگەری خراپ و چاکی هەیە، بەڵام کاریگەرە خراپەکانی بەرامبەر بە کاریگەری باشەکانی زۆر کەمە. کۆمەڵێ باشەی هەیە کە مقارنە ناکرێن، ئەو نە باشەکانی زۆرە بەرن لە یەکی لەوانە بڵاو پێکردنی پیسکەرە هەواییەکانە کە ئەگەر ڕەشەبانە بێ لە ڕاستیە ئەم پیسکەرانە قەتیز ئەبنەوە بێتە هۆی زیانی هەم ماڵی و گیانی و لە ناوچوونی کۆمەڵێکی تر. زیانی ڕەشەبا بەهێزەکەی سلێمانی زۆر بوون کە خێرایی با لە نێوان 20 بۆ 25 کیلۆمەترا بوو لە کاتژمێرێکدا. هەر بۆیە بەشێک لە دیارترین نەخشەی کوردستانی لە چیای گۆیژە تێکدا. بە پێی پێشبینە کەشناسیەکانیش پێشبینی دەکرێت لە ئێوارەی ڕۆژی هەینیەوە خێرایی با بۆ 15 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا کەم بێتەوە و ڕەوشی کەش و هەوا ئاسایی بێتەوە. هەرێمی کوردستان بابردی بەڵام لەسەر نەخشە وەکە بیرێ ئەمە زیانی ڕەشەبا بەهێزەکەی چەند ڕۆژی ڕابردووی شاری سلێمانی بوو کە زیانی بە نەخشەی کوردستان گەیاندووە و بەشێک لە نەخشەکەی تێکداوە بەسەرێکا و زیانی بە بەشەکەی تریشی گەیاندووە. بابانە نورێن ئارتی سلێمانی.